تا ئێستا دەنەخۆش بەداخەوە فحسەکانیان پۆزتیڤ بووە و داخڵکراون لە خەستەخانەکانمانە لەو دەکەسە تا ئێستا دوانیان نیشانەیان نییە. هەشت کەسی تریان نیشانەیان هەیە بەڵام هیچ کەس لەو هەشت کەسە پێویستی بە ئامێری هەناسی دەستکرد نەبووە تا ئێستا. ڕاستە نیشانیان هەیە بەڵام نەگەشتنەوە تا حاڵتێکی خراپ. ئەوەی کە ئەگەر تا ئەم حەدەی نەخۆش کە ئاوا بێت بەشی ئەوە نشتمان ئامادە کردو کە فریا ئەم نەخۆشانە بکەین چکە ئێمە تا ئێستا حەوت جیهازی هەناسی دەستکردمان هەیە قەرارەسیانی تریشمان بۆ بێت ئەو بەوسیانەوە بێتە دەجیهاز ئەم دەجیهازە بەشی ئەم نەخۆشخانەیەکە بەڵام ئەگەر لە حاڵەتێکا خۆتان زان نەخۆشیەکە خوا نەخواست بەرەو زیاتر بڕوات ئەو کاتە پێویستمان بە شوێنی تر و ئەجهیزەی زیاتر و شتی زیاتریشە بێت. ڕێنماییمان ئەوەنەی کە هاوڵاتیان پێیان نەکرێت بەڕاستی ئەم نەخۆشە شتێکە یعنی لە دەستی حکوومەتیش دەرچووە یعنی ئەوە نیە کە خەڵک بیبەستێتەوە بە جۆری ئەوەی کە سێقەی بە حکوومەت هەیەیاننا بەڕاستی ئێستا ڕۆژانە خەڵک خۆی دەیت یەخەمانەگرێت بەوەی فەحسی بۆ بکەین. ئێستا ئەوە بینیتان چەند نەخۆشێک پێشتر هاتبوونە ئێرە ئەوانە هەمووی هاتوون بە پێی خۆیان هاتوون و نیشانیان هەیە و داواکەن کە فەحسیان بۆ بکرێت بۆی زووترین کات نەخۆشەکان دیارکردن. نەخۆشەکە زۆر بڵاو بۆتەوە باشترین چارەسەریش خۆپارێزی تاکە یعنی کەسەکە چەند پابند بێت بە خۆپارێزیەوە ئێمە ناڵێن کەس ئیشوکاری خۆی ڕاگرێ بەڵام ئەوەی کە ئەتوانن پارێزبندی بڵێن ماسک و دەستکێش و شتەکانی خۆپارێزی بەکاربێن دوورکەوتنەوە لە یەکتری.